سڵاو لە زنجیرە باسی ئەمریکاناسی ئەو جارە باسی خانی بەکرێگرتن دەکەین لە ئەمریکا زانن چ فەرقی چی هەیە باشی خراپێکی لەگەڵ وڵاتی خۆمان کاتێکێکی چی نوێ دێت ئەمریکا زۆر زەحمەتە خانی بەکرێ بگریتن حتا ئەگە پارەش دەبی ئەگەر هەزاران دۆلارە هەیە بدەدەیە کابرای کرێچەکە خانی ناداتێ هەتا دوسێ شتینەکە باگراوند چێک لە دەکاتن یاخود کۆڵساینس یاخود ئیشێکی باش دەبی ئەگەر مەسەلەن یەکێک بێت ئەمریکا ئیشی نەبیت ناتوانانی خانی بەکرێ بگری زۆر زەحمەتە ئەو دەرێتن ئەتکو ماگانە پارەکەی من دەدێت دەبی ئەو پارێکە ئیش دەکەی دووقاتی ئەو کرێبی کە دەیدەیە من ئەو جەم خانیت بەکرێت دەمێ ئەوە بۆ شەرتەی ئەگەر برێ من ئیش ناکەم بەڵام ئەو پارەم زۆرە ئەم پارە دەفە دەکەم ناداتێ برادەرم هەبوو پارەی مقدمە دەدایە ئی 6 مانجی دایە گوتی نادەمێت تا بزانم ئیشێک نەکەێت لەو حاڵەتە دەبیچی ئەو کابرایە برادەرشکە پایاکە کە لێرە بۆ کۆڵسانی پێدەرێن لە زیاتی من تەوقیع بکە هەتوو ئیشت هەیە کابرای سەحێبخانی دەرێت وەگە لەو فەرەزان تو پارەکەش نەدا ئەمن یەخەیت و دەگرم کوردەکە خۆمان بەڵێن کەفیل ئەوە خانی بەکرێگرتنەکە بەڵام دوسێ شت هەیە زۆر جوانە لێرە هەبی خۆزگە لای خۆمان بەکاری بێنن لە بۆ هەردوو لای قازانجە کابرا چی خانێکی بەکرێ دەگری دەرێ باشە پێشتری لە چ عنوانەکی بووی عنوانەکە پێ دەرێت ساحب خانی یاخود ساحب شقة تلفون له أو ساحب شقة بدك عند دري فلان كس مثلا دري فؤاد كوبا اللي دري آلان كوبا لو شويني بوا كريد دا بمشكلة بو زررين بو أو شتانا همودا برسيتن هو باك جراوند تشيك بيدري أو زد داتو اتصال لكن حتى أو ساحب أو كريتيا نبتا مشكلة لبو هم لبو زيرانا كان لبو خدي ساحب خانة كان أو هيك دوفامين يعني ديبوزيت دا بدائي زور زاري وهي لهند ولاياتها كريش إضافي ددي لكن صاحب خاني بزيد يكري إضافي مثلا خانة كتو باز الشوكة $1000 دقري $1000 مقدما ددي أو كده ديبوزيت أو بيع يكيه بابين ولكن كابرا دي منيت أجت بيجي بيتنا خانة كي الشوكة مانجانا دي مقدما باري بدي $1000 كش بدي أو إيمانجي دوا مانجي سيدا دنيا شيء سيدا ب1000 كبدي برو إيمانجي سيا يعني نقل آخر مانجا كبري والله هاو كريه كم دا كابرا زور زاري باس كريتي درواتن صاحب خانيش هيتي بدزنا كيتو أوا لويا مقدمة بارك وردقري باشكي دوامينيش ديبوزيت كي بداية كوريجر مقدمة كا على بوتيا لآخر كاتكتو صاحب كابرا كريتي كذا كمنو مانجا دروم طبعا ده بدو مانجي زوتر خبري بداية كمن مانجي مثلا مانجي دو استا مانجي 4 دەڕۆم ماجی 5 دەڕۆم بەلای کەمی 2 مانگ دەبی زوو خەبەری بدەیت کاتێک کە دەڕۆی کو تەسلیم ئیسلامت کردیە شەقەکە بە خاوێنی هیچ عیبی نەبوو دەبی ئەوها تەسلیمی کابرای بکەیەوە بە خاوێنی یەک شتی نابی یەک شتی بشتێتن ئەوی شکا لەو دیپۆزیتێک کە بیدای $1000کەدا لێ دەژێرتەوە ئەچ دەبێ بخێتی سەر چاوم یعنی ساحب خانی لێرە تووشی مشکلە نابیتن هەم لە ڕووی باگراوند چێکەوە هەم لە ڕووی کرێیدا یا نەیدا یا خانەکە بە پیسی بەجێشتوانە تا ویدیۆ هەر شاد بن